هەمووان دەڵێن زستانی ئەستەمبوڵ زستانێکی سارد و تەزێنەرە، بەڵام ئێوە نایزانن ئەمڕۆ ئیستەمبوڵ تەنها کیشوەرەکان بە یەکەوە گرێ نادات، بەڵکو و دڵەکان بە یەک دەگەێنێت. لەم سەرمایەدا گەرمترین دیداری براکان دەبینن. ئێمە ئەمڕۆ لە سلێمانیەوە بەڕێ دەکەین بۆ ئیستەمبوڵ و زانای برایشم بەرەو ئیستەمبوڵ بەڕێ دەکەوێت. تا کۆتایی ڤلۆگەکە لەگەڵما بن، دڵنیا بن پەشیمان نابنەوە. یەڵا با بڕۆین. ئەمڕۆ حەڤەی 12 2025. بابای منە ڕۆم بۆ ئەستەمبوڵ. الله ببینم. خواحافیز. یەڵا بابای. خواحافیز. بابای. 12 2026 جارێکی بزانم کەی بن مۆنتاژ دەکەم ئەم ڤلۆگە دانێت. ئینشەڵا من و عەلی زانای براشم لە بەریتانیاوە. ئینشەڵا ڤلۆگێکی زۆر جوانتان بۆ سەفرێکی خۆشە ئینشەڵا. پشتیوان بە. ئەسە لە ماشتە پیکە دلیم لە چێ سێشتەکەم حەتە قیتالەکە سێچم بۆ پلاتفۆرمی 13 لەوێ سەرەکەوم بۆ مەتار. ڕێن عەلیجان. ماشەڵڵا. لەر زۆرە تۆزە باش بوو. ئەوەی سەر لە چەکینەکە دەرچووم. ئەوە سپاس بخوا بە سەلامەتیش گەشتین کاشمێر هەشتی بەیانیە. ئێستا یاسین بۆ تەقسیم ئینشەڵا بە میترۆ. باڕێ. هەموو ڕۆژێک هەنگاوەکانمان بۆ گەشتن بە شوێنێکە، بەڵام ئەمڕۆ هەنگاوەکانمان جیاوازە. من و عەلی لەم قەرەباڵغی ئیستەنبوڵدا بە دوای پارچەیەک لە ڕۆحی خۆماندا دەگەڕین. دوای ساڵانێک لە دووری، دوای چاوەڕوانێکی زۆر لە ڕێگەی بەریتانیاوە، دوجار بۆنی هاتنەوەی دێ. ئێمە تەنها بۆ بینینی براکەمان ناڕۆین، ئێمە دەڕۆین بۆ دیداری پاکترین و دڵسۆزترین مرۆڤی ژیانمان. ئاڕێن بەرەو زانە دوو پات جەمان ماوە. ئادەی زانم ببینین هێشتا دەرنەکەوتووە جارێ. زانا ئەو ناوەی کە بۆ ئێمە واتە ئارامی، واتە ئەو برایی کە هەرچەندە دوور بوو بەڵام ساتێک لە دڵ و نزامان دەرنەچووە. مرۆڤێک پڕ لە میهرەبانی کە بوونی ئەو هەمیشە ژیانمان جوانتر دەکات. لێرە لە شەقامی ئیستیقلال بە بینینەوەی دڵەکانمان خێراتر لێ دەدەن. زانا چیرۆکی ئەو مۆمە بوو کە بۆ هەمووان ڕووناکی بوو، کەچی کەس نەبووە ڕووناکی بۆی. تۆ ڕۆحت بەخشی بەوانی بەربارانی دڵاشوشەکەتیان کرد، بەڵام پاکی دڵی تۆ هێندە گەورەیە زەوی جێگەی پاداشت نییە. دڵنیام تەنها خودا دەتوانێت لەو دنیا قەرەبووی ئەو هەموو باشێت بۆ بکاتەوە. Apartment. If you want, you can go market, get stuff, and there's kettle, there's all stuff. Yeah, but only brother, don't cook fish. No, I don't like it. No, very smell. Brother, wallahi, sometimes I don't eat it. I don't like it. some people they cook and then wallah 1 week, you know, this homes. This thing. Salam alaikum, Salam brother. alaikum, brother. Adi brother. Thank you. Just can you show send me the picture, your passport to this number? ئەوش وتێ لە خەنجیلانەکەمان سنجانە پاک و تەمیز جوان. نەماش کایفان چاو ماچەکە. ها؟ ايه اوكي. طلعنا كردستان. سرچاوار. کجانه دوکینه حوليرنا سليماني وسر چابارا سلام جا. بابا ورا كلام که همو کەنەفەر چاکە ساڵی. را ڕۆمەچیە؟ هەر ڕۆحم چوو. بیستوتانە هەندێک دەڵێن سەفەرکردن لەگەڵ برادا بێزارکەرە، ڕەنگە ئەوان هەرگیز تامی ئەم برایەتی ئێمەیان نەکردبێت. بۆ ئێمە سەفەرکردن پێکەوە دۆزینەوەی ڕۆحی یەکتر بوو لە دنیایەکی تردا.
ئەو چێژە سەیرەی لە قاقاکانی ئێمەدا هەبوو لە هیچ گەشتێکی تردا نەمدۆزیوەتەوە. کاتێک پێکەوە لە بەردەم فراوانی دەریادا وەستا بووین تێگەشتم کە دەریا هەرچەندە گەورە بێت بەڵام دڵی ئێمە بۆ یەکتر فراوانترە. ئێمە تەنها گەشتیار نەبووین، ئێمە سێ هاوڕێی گیانی بەگیانی بووین. کاتێک پارچە نانەکانمان هەڵدەدا بۆ باڵندەکان هەستێکی زۆر سەیر و عەجیبدای دەگرتین، وەک ئەوەی لەگەڵ هەر پارچە نانێکدا بەشێک لە خۆشەویستیمان دەبەخشی بە ئاسمان. ئەو ساتانە سادە بوون بەڵام تامەکەیان هەرگیز لەبیر ناکرێت. ئەم سەفەرە فێری کردم کە جوانترین دیمەنەکانی دنیا بەهایان نییە ئەگەر براکانت لە تەنیشتن نەبن. ئەمە تەنها گەشتێک نەبوو، ئەمە تۆمارکردنی یادگاری بوو بۆ هەتایە. یادەوەرێکی نەبیر نەکراوی ئێمە و ڤیدیۆیەکی زۆر جوان ڤڵۆگێکی جوان بۆ تۆمارکردن. ناخۆش پشکاڵی دێواڵی برشەنکی نیگاکەڵ پشکاڵی دێواڵی بانگیدا داوەرەکان ئەڵڵا لەو دیمەنە خوایکە چەند جوانە، ئەی هاوار لەو دیمەنە خەیاڵیە، ئەی هاوار. ئەمەی دواوە مزگەوتی ئۆرتاکۆیە کە یەکێکە لە گەورەترین مزگەوتەکان و جوانترین و بەناوبانگترین مزگەوتەکانی شاری ئێستانبوڵ لە تورکیا. ئەمە تەنها مزگەوتێک نییە، ئەمە شاکارێکی هونەریە لەسەر لێواری ئاوەکە. ئەمەی دەیبینن مزگەوتی ئۆرتاکۆی یان پێی دەڵێن گەوهرەکەی بۆسفۆر. ئەم مزگەوتە 170 ساڵ لەمەوبەر لەلایەن سوڵتان عەبدولمەجیدەوە دروست کراوە. جیاوازترین دیزاینی هەیە. سەرنج بدەن دیزاینەکەی وەک مزگەوتەکانی تر نییە، بەڵکو لە کۆشکێکی ئەوروپی دەچێت. ئەندازیارەکە زۆر زیرەکانە پەنجەرەکانی هێندە گەورە دروست کردووە تاوەکو ڕووناکی خۆر و ڕنگدانەوەی ئاوی دەریاکە بچێتە ناو مزگەوتەکەوە، بۆیە ناوەوەی هەمیشە ڕووناکە. لێرە مێژوو مۆدرنیزم یەک دەگرن، مزگەوتێکی دێرین لەژێر پردێکی مۆدێرندا. بە کورتی ئەگەر وێنەیەکت لێرە نەبێت وەک ئەوە وایە نەهاتی بیتە ئیستانبوڵ. تەماتە شتەکڕی زۆر خۆش، تەماتە زۆر خۆشە زۆر. ئەوردە ها زانە خەیار سارد دەبەستانە تقریبا باش. جا ئەمڕۆ ڕۆژی جومعەیە ئینشەڵا بەرەو مزگەوتی ئایا سۆفیا و سوڵتان ئەحمەد لێ باسی هەردوو مزگەوتەکەتان بۆ بکەم لەگەڵ ماڵێ. بەرەو مزگەوتی سوڵتان ئەحمەد و ئایا سۆفیا. جا ئەمە گەشتیارێکی زۆر سەردانی یەکەن بە تایبەتی هەینیان. جا ئێستا چوون بۆ لای مزگەوتی ئایا سۆفیا چۆن سەریان کردووە بۆەوەی بە بلیت بچنە ناو مزگەوتەکەەوە. ئەوەش مزگەوتی سوڵتان ئەحمەدە بەرامبەرەکەشی مزگەوتی ئایا سۆفیا. ئەمەی لە پشتمەوە دەیبینن تەنها مزگەوتێک نییە، بەڵکو شاکارێکی تەلارسازی ئیسلامە. ئێرە مزگەوتی سوڵتان ئەحمەدە. کاتێک سوڵتان ئەحمەدی یەکەم لە تەمەنی 90 ساڵیدا بڕیاری دروستکردنی ئەمەیدا ویستی پەیامێک بداتە هەموو گیان کە هونەر و ئەندازیاری ئیسلامی دەتوانێت هەموو سنوورەکان تێپەڕێنێت. بۆیە ئەم مزگەوتەی ڕێک بەرامبەر ئایا سۆفیا دروست کرد تا پیشانی بدات کە گومەز و منارەی مسلمانان دەتوانێت کێبڕکەی گەورەترین بیناکانی مێژوو بکەن. کاتێک دەچیتە ناوە زیاتر لە 20,000 کاشی شین نەخشێنراوە وەک ئەوەی پارچەیەک بێ لە باشت. تەنانرەت کۆترەکانیش بە ئارامی بە ناو مزگەوتەکەدا دەسوڕێنەوە. ئێرە مۆزەخانە نییە، ئێرە زیاتر لە 400 ساڵە ڕۆژانە 5 جار دەنگی ئەڵڵاهو ئەکبەری لێوە بەرزە بێتەوە. ناوچاوەکان بۆ سوجدە دەچنە سەرزەوی.
ئەها ئەوەی بینن هەمووی بە بلی دەڕاتە ژوورۆ بۆ مزگەوتی ئایا سۆفیا. ئەها سەیری ئەمەی لە پشتمەوە دەیبینن مزگەوتی ئایا سۆفیایە، شوێنێکە 1500 ساڵە شایدی مێژووە. لێرەدا هونەر و ئاین باوشیان بەیەکدا کردووە. ئەو شوێنەیە کە ڕۆژێک دەنگی زەنگی کەنیسەی لێدات و ئەمڕۆ دەنگی ئەڵڵاو ئەکبەری لێیە. ئێرە تەنها بینایەک نییە، ئێرە ڕۆحی زیندوی ئیستەنبوڵە. جا کاتێک سوڵتان محەممەد فاتح لە ساڵی 1453 قوستەنتینەی فەتح کرد، یەکەم شت کردی چی بوو؟ نە کۆشکەکانی ڕووخاندوو نە ئەم پەرزگایی وێران کرد، بەڵکو هاتە ئێرە و لەسەر ئەم خاکە نێوچاوانی خستە سەر زەوی و یەکەم شت کە کردی سوژدەی شوکرانەی بۆ خوددا برد. ئەو کاتە گەورەترین کەنیسەی جیهان بەڕێز و شکۆ گۆڕا بۆ مزگەوت و دەنگی زەنگەکان گۆڕان بۆ بانگی ئەڵڵاو ئەکبەر. بۆ ماوەی 86 ساڵ ئەم شوێنە قەدەغە کرا و بێدەنگ کرا، کردیان بە مۆزەخانە و نوێژی تێدا قەدەغە بوو. بەڵام حەق هەرگیز نامرێت. لە ساڵی 2020 جارێکی تر دەرگاکانی بەڕووی ئیسلام داکرانەوە. بۆیە لە کۆتاییدا دەڵێم ڕەنگە ستەم چەند کاژمێرێک بێت، بەڵام حەق تا قیامەتە. سەری ئەوەش خواردنەکانیانە، ئەم گۆشتانە زۆر خۆش. ئەوەش نێزی عەسر بیرتان نەچێ، ئەمە نایەڵێ نوێژ نەکەین. ئەمەی پشتمەوە تاوەری گەڵاتە تاوەرە، یەکێکە لە بەناوبانگترین و جوانترین شوێنەکان لە ئیستەنبوڵ کە گەشتیارێکی زۆر ڕوو لەم شوێنە دەکەن و بۆ ئەوەی وێنە و یادگارەکانیان پێێتەوە مارکرد. لەگەڵم بن با باسی ئەم تاوەرە بەناوبانگەی ئیستەنبوڵ ناوە. دەڵێن ئیستەنبوڵ بەبێ گەڵاتە وەک دڵێک وایە بەبێ لێدان. ئێرە تاوەری گەڵاتەیە، پاسەوانە عاشقەکەی شار. ئەفسانەیەک هەیە دەڵێت لەگەڵ هەر کەسێک بۆ یەکەم جار سەر ئەم تاوەرە بکەویت، ئیتر چارەنووس تا ئەبەد بەیەکەوە دەتان بەستێتەوە. جا حەزەکەن لەگەڵ کێ بڕۆن لە کۆمێت بۆم بنووسن. اینجا یەکشت گەڵاتە خۆی بە تەنهایە. زۆر لە مێژە لێرە وەستاوە و تەنها سەیری یەک شوێن دەکات، سەیری تاوەری کچ دەکات لە ناوەڕاستی دەریادا. جا ئەمەوێت بە کورتی پێتان بڵێم تاوەری کچ چیرۆکەکەی چییە؟ تاوەری کچ تاوەرێکی مێژووی بچووک و دڵڕفێنە کە لەسەر دوورگەیەکی بچووک لە ناوەڕاستی دەریای بۆسفۆر لە دیوی ئاسیا دروست کراوە. ناوەکەی لە ئەفسانەیەکەوە هاتووە، دەڵێن پاشایەک کە کچەکەی لێرە زیندانی دەکات بۆ ئەوەی لە پێوەدانی مار بیپارێزێت، چونکە پێشبینی کرابوو بە مار دەمرێت. بەڵام دوجار مارێک لە ناو سەبەتەیەک ترێدا دەچێتە ژوورەوە و شازادەکە دەکوژێت. جا لە ڕووی سۆزداریەوە بە بووکەکەی ئیستەنبوڵ ناسراوە و لە ئەدەبیاتی تورکیدا دەڵێن تاوەری گەڵەتە عاشقی تاوەری کچە، بەڵام دەریا لە نێوانیاندایە و بەیەک ناگەن. ئەمە چیرۆکی عاشقێکە کە لە دوورەوە نامەکانی بە باڵندەکاندا دەنار بۆ مەعشوقەکەی. ئێرە شوێنەکە مێژوو خۆشەویستی تێدا یەک دەگرن. لە هەرکوێ ئیستەنبوڵ بیت چاوەکانت هەر دەچێتەوە سەر گەڵەتە، چونکە جوانیەکەی هیلاک بوون ناناسێت. شەم شوێنش بەناوبانگە کاتی خۆیاتە چەند جوانە. ئەوە گۆڕاوە، ئەوە چترەکانە، ئەوەش قادرمە ڕەنگا و ڕەنگەکانان. تررن 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 ها كامل
جا ئەمە بەز ڕستمی کچگری باشە با لە ڤیدۆکان ما هەبێ ئاسێکی ئێمە چوینە یاوتی لاسن وڵی ئەم دنیا بۆ ئاوایە خوای خوای گیان ڕەحمان پێ بکەی خوای جوان خوای جوان بەڵێ ها قوتيه كاسه جماعه شعبان ما قوتيه قوتیکی والله انا قوتيه ئەسلی مەکانن چاوی کوڕ نبینێ 4000 ڕستمێت تو ئەو خوا ڕستمێکی من تەگراوە ها سەری ئەڵێ فۆتۆگرافەری دینە گەشتیارێکی زۆر ڕوو لەم شوێنە جوانەکەن بەڕاستی ئەم فلیمە تورکیەکان بۆسان هەندێویشەوە هەستەکەم کوردیانەوە پارەمە جام شوێنە زۆر زۆر بەناوبانگە ئەم میوزیک ژەنێ ئەلیا دانیشە زۆر زۆر تایبەت میوزیکە ژەنێ لێوە زۆر زۆر جوانە ئەم شوێنە Kızlar çekti mi bakın. Ayağımızın birini şöyle koyacağız. Ama hep öyle pozlar. Ondan sonra biterler abi. ئاسەری ئەو ئەلوانە جوانە بکە بڕۆ کاکە بڕۆ بڕۆ سەلامێشێنە We go, for example, Monday. You have to get the car back on Tuesday. Yes. It's gonna be just one day because you know. Oh, very cheap. Ola, yeah. Yeah, look. Yeah, very cheap. This one, for example, it say kilometer unlimited. ئێسش بەرەو ڤینیسیان مۆڵ ئەوەش ڤینیسیان مۆڵ زۆر خۆش ئەوە چی بوو؟ داعم بوو جا پێش ئەوەی بە مۆڵەکە بگەڕێن نوێژێکیش بکەین هی نیۆڕۆ عەسرێ و بیشکرایە زۆر خۆش بوو مەغریب و ئیشاش بەیانیشی لە پاڵادانایە زۆر خۆشە بوو ئەوە سەرەکانیشیانە شتەکانیان باشە 16,000 باش خراپ نیست سەنی سیڤیۆ شوێنەکەتان بەدڵە شوێنە نەگاڵتە ئەها بەرەواریەوە ڕێ باو دارە نەکەین بە لوتیژەکە دەریاکە بچانە دەریاکە ئای لەم دەریا گۆرانی زاناتوانێت گۆرانێکی تورکی بڵێ جامەیە بینن ڤینیسیاکەی ئیتاڵیا نییە بەداخەوە باڵکو کوێیە ڤینیسیاکەی تووشیایە لاسم کاکە لاسم ئەنی گۆرە تێتێکی لە من ئینشەڵا ڕۆژێکیشیە ئەچم بۆ ڤینیسیاکەی ئیتاڵیا لاسم بۆ جاو بلیتێکان بڕێ قەینا هەر بۆ ڤیدیۆ و ڕەسم قەیناکە 350 تقریبا ئەکاتە $7 خۆمە هەرە وەڵاوە هاتەوە وەرە کاکە ئیشمانێ وەرە وڵا ڕۆژێک لە ئیتاڵیا دێ دووبارەکە زۆر جوانە ئەشکاڵی لێوە هەرە وەڵا ئەوی زانایە زۆر جوانە
والله زانا هستا كم هو خوب اینجا هو تو جانتره زانا زانا یک زلان دست من نگری هر نام هایی تو برا دستی چی و برون جام و روزی که زو خوشه لبروی لوته هاتین باران نباریا اسا باران دستی که بباری جوی که زو خوشیه اساش بروشونی که زور تایبه داره طبعا اگر سر بگیره اگر سری گرد او دوایم ویدیوی بینه اگر سری نگرد او اسی موشنی گیره اوات ايش خلق عينك معنا سوازو باسو معنا اي بيني بس زير راحتين فيه سوازو قال لو كارتو هاتين باران نباري باشا جاكوي شتريكي سبي سي جواني يميني نوكا جام کارتی استانبول زور چاک ما ولی دیدو آره نه گشتیم برو اسکودار روی شونه کی باش من بول بشرن که کارزان رشید دادو ای هواش همون شهر من دو دسته او باران و کشوف و خوشه ازم طلقني ليا استيش بو كيس يعني الله ان شاء الله هاتشي بو بوسا بو مندكي كينالي كان هاتشي فيلم كاملني وبنالي كينالي كان نازم بيتانا يا زورا قشتي زور رويتي قابس 2 ساعات 3 ساعات بالرقابه بنت اجينا وقندو دواي وليش وباسي كتير اشين بو قندكا ان شاء الله ديانا بشويني كي قشتياري خلقي كي زور سردانيا هاتشي بو مالكي سحر وجبارقه بدكار الشيء او هسه ان شاء الله بباس سركين بو قندك جمعة اللي بزيك نانتي قندكا جمعة اللي بزيك ارشك يا ويا ان شاء الله ابراهيم وزانا بو هاتي نتي منو اساسي بو لا دي كنا وينكار سندريو هزارة جابا منالي دانشين جوان دي قدور جواب زومون منالي كداو لا شوارع فاص ام شوارع اول خلقي وين اسم بوي بلين ولادي جاوش پاسەکە معنا بەرەو کوێ ڕێین بەرەو بۆرسە ئەوە گەشتینە بورسە کە لە تیرمیناڵدا ئاوازین یەکسەر وەرنە ئێرە بۆ ئەو شوێنە بۆ گوندێکی ناڵینکار ئاها جا کاتنە ئەم بەرەوە ئەوە ئێمە دابازین ئەم تیرمیناڵەیە بۆ وێڕۆ ئەچێتە لادێکە لێرا وەسی
چاوەڕێیەکی تاوەکو پاسەکەیت ئێستا زۆرمان نەماوە یەک ترمیناڵی ترمان ماوە گەین بە گوندەکە جام کوردەمان توش بۆ ماڵی ئاوێ زۆر ڕێنمایی کردین ئەمە لەم پاسەدا بەزین ئێستا ئەچین بۆ پاسی گوندەکە لێرەوەیە ئاوە هێماکەشێتی لێرە ئەڵێ خەیاڵە وەرا ڕۆچە دوور بوو خوای گیان ئێستا چین بۆ سەیرێکم لادەیە چەند تایبەتە خانوەکە ئاگەڕێ لێیا چاوشتیان خۆڵێ دوا لێە وەکەوانە جاوە مزگەوتێکی ناڵین کارە سە چیرۆکی و پیاوەتان بۆ باسەکەم ئەمە خێزانەکەیەتی مسلمانە وتمان خەڵکی جێوتی لە ئەمریکاوە هاتوین خێزانەکەم دوسێمان لەمە پێشەوە فلیمە بینی و تێدی باوچین بۆ شوێنە بەراڕ لە ئەمریکا خێزانی هەڵی پێچاوە بۆم شوێنە ئەڵێم مەزەرەتان ناوێ بڕۆ کاکە بڕۆ 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 ئەمە قادر مەکانی من خەلیل ئاغایە جاکە ویستم گەڕێنەوە ئەمە تیرمیناڵی بورسەیە ئەو بانی چییە سوار پاسە بنەوە گەڕێنەوە بۆ ئیستانبول خەریکە کۆتا ڕۆژەکانمان لە ئیستانبول بەڕێیەکەین خوا أشرف حكيمي يا هيجانك برشا جرمان ئەوەش 24 مانگە ئای لەو کاتی یەکتریمان بینی سەر ماڵاوە یەکەین ئەسا زانا ڕاتەوە بۆ بەریتانیا و ئێمەش بۆ کوردستان ساعتە سەرەگەی زانە ساعت حەوت ڕۆژ وەک خەونێکی شیرین تێپەڕین ئیستانبوڵمان پڕ کرد لە پێکەنین بەڵام ناخۆشترین سات باوشی ماڵ ئاواییە سەختترین سات ئەوەیە تۆ دەڕۆیتەوە بۆ غوربەت و ئێمەش بۆ نیشتیمان سنوورەکان و وڵاتەکان تەنها بۆ جەستن ئەگەر نا ڕۆحمان هەمیشە پێکەوەیە ماڵ ئاوا ئەی پارچەیەک لە دڵمان تا دیدارێکی تر جا ئێستا چاوەڕێی کۆشی لە دوورە چەندە لەبیە کۆشش حەز ناکە لە ڤیدیۆ دەرکەوێت ئەوە لە قەتەر و وانە هاتێتەوە ئەم لاش تۆ لە نەمەند گۆشتیان چۆنی
ولا فڕۆکە خانەی ئینشەڵا کەمێکی تر گەوت و سلێمانی ئەوە من و عەلی و کۆشش و ئەوان بەرەوکوێ بەرەو سلێمانی ئینەوە ئینشەڵا دایانێ بۆ ڤڵۆگەکەمە یەکێک لە دەوام پێت دەڵێ کۆش ئەو ڤڵۆگە جوانەم بینی دا ئەم شوێنەها ئی تێست و شتەکانە باشان بەس کورد نییە ئاوا بەکاری بێنێ ها ئاوا کاو بڵێ بیا لە خۆی وانە ها ئاوا بەس کورد نییە باشە ئێستا یەک دنیا خەڵکم بینێرەوە کرد بدم با هەر کوردی داما و ناوی بەناوانەوە نەبێت ئەوە دا کسە بینی میکیاژەکە هەڵێ بزانە گوم ڕەنگەکەی جوانە تا هەرەوە نەیشی بێ ئەوەش بەرە و سلێمانی ها لە شانسەکەی ئێمە تیارەکەمان کێشی تایە بەحسا بەڵێن لە سلێمانی تەمێکی زۆرەی تر ئێمەیان دابەزانەوە و ئەوەجا نیوێ ئەخۆت و گۆشتەم ئەخۆت و عەلی لیاسی فلیمەکە هەمووی هەرچی خەڵکاتوو ئەتەنێتی بۆ بکەمەوە باشە کاکە ئەوەی خۆم فرە سەریعان ئەو فڕۆکەکەمان دواکەوتووە ڕەنگە سەعات شەشی بەیانی دەرچینەوە دووبارە ئەوەنەی کەشووە سلێمانی هەمووی تەماویە بەنەمان خوێنن تا سەعات شەش و حەوتی بەیانی ئازانەکەم شوێنە خەڵکیان بەگەڵیە ئەوە ئێستا بە پاڵزەمان بەرمەوە تێ لەگەڵ ئەو پیاوەڵێ دوازەنەوە هێلگۆڕۆنی تیان کڕۆتی تاویمان لەگەڵ بوون ترانزێت بوو فیزی تووشیان نەبوو وتی دوازەنە هێلگۆڕۆنی نانی بەیانەکەی أنا والله قشتي سيشة قروال ها؟ سانوتي لك يا خوشة سيصوصي وياك أما عندي هلا والله كده مالك ها؟ بارارو أهو بزيديتي ئەرە وەڵا ئەوش بەیانیتان باش با 12 جۆر قەی ناکە گوێمە دەرێ با 12 جۆر هێلکە بخۆین ئێستا بەیانیتان باش ئەوە سەعات حەوت و 39 خولەکە بەرە و مەتەر دووبارە گەڕێنەوە ساعة فڕۆکەکە بە حساب دەرەچێ تر نازانم ئەگەر ئەمەکە باش بوو بێ لە سلێمانی دوجار سەرکەوتین تر نازانە ئەمێنین نامێنین خۆشترین شتی ناو تیارەوەیە ئەم لاولاوەمی چۆڵ بێت لە دووە ماتمەوە ئەی هاوارەوە چی و جوانی وەڵای ئەمیان بە خێراتنەوە پێنان سەریکە زۆر گوناحی یەکی زەلام نایە بە خێراتنوان کاتەوە ئەوە گەشتینەوە سلێمانی خەی نامەیکە هەموو یەک دیماسەکە دڵیان بۆ یەکێناوە خوالا سپاس ڕێگەمان ئێمە هیچ دامایشت خوارد کەسێک نییە باشە گورە ئێستا جەمالی یادارم ڤیدۆکانتان بەدڵ بوو بێ ڤڵۆگەکەتان بەدڵ بوو بێ لایک کۆمنت سەبسکرایب هەموو شتێک بکەن تاوەکو ڤڵۆگێکی تر بخواتان نەسپێرم خواتان لەگەڵ